ئێستا باسی DC ڤۆڵتمیتەر دەکەین. بزانین چۆن دەتوانین PMMC کۆیل PMM کۆیل وەکو DC ڤۆڵتمیتەر بەکاربێنین. A voltmeter is always connected in parallel with the element being measured. واتە ڤۆڵتمیتەر دائیمان بە شێوەیەکی پارالل دەبەسترێت لەگەڵ ئەو شوێنەی یان ئەو ئلیمنتی کە دەمانەوێت voltage بپێوین. And measure the voltage between the points across which it is connected. و voltage ئەو دوو پوینتە دەپێوێت کە لە نێوان کە ڤۆڵتمیتەرەکەی لێوە دەبەستین لە نێوان دوو پوینتەکە. Most DC voltmeter employ PMMC meter with series resistor as shown. زۆربەی DC ڤۆڵتمیتەرەکان لە PMM کۆیل پێکدێن کە بەرگریەکیان بە سیرێز لەگەڵ دەبەسترێت. ئەگەر بین لەبەرچاوتان لە DC ئەمیتەر باسی ئەومان کرد کە PMMC بە پارالێل لەگەڵ بەرگرێک دەبەسترێت، بەڵام لێرە دەڵێن بە سیریز دەبەستێتە بە دوای یەک دەبەسترێت بەرگرێکە. بزانین جیاوازی ڤۆڵتمیتەر و ئەمیتەر ئەوەیە کە یەکەمیان ئەمیتەر بە شێوەیە سیریز دەبەسترێت، باشە لەگەڵ ئەو ئلیمنتێک کە دەمانەوێت تەزۆکەی قیاسکەین و بەرگرەکەی ناویشی کە شەنت ڕێزیستانس بناومانە بە پارالێل دەبەسترا لەگەڵ کۆیلەکە، بەڵام لێرە بە پێچەوانەوە ڤۆڵتمیتەر بە پارالێل دەبەسترێت لەگەڵ ئەو شوێنێکە دەمانێت ڤۆڵتەکەی قیاسکەین و لە هەمان کاتیشدا بەرگرەکەی کە لەگەڵی دەبەسترێت لەگەڵ کۆیلەکە بە سیریز دەبەسترێت تا تەواو پێچەوانەی ئەمیتەرە. The series resistance should be much larger than the impedance of the circuit being measured and they are usually much larger than RM. واتە ئەو بەرگرە کە بە سیریز لەگەڵ کۆیلەکە دەبەسترێت دەبێت زۆر لە ئیمپێدانسی یان لە ڕێگری ئەو سێرکتە زیاتر بێت کە دەمانەوێت ڤۆڵتەکەی قیاسکەین، وهەروەها دەبێت زۆر لە RMش زیاتر واتە ئینتێرنەل ڕێزیستانسی کۆیلەکە، واتە دەبێت ڕێزیستانسەکە قیمەتی زۆر بێ بە پێچەوانەی شەنت ڕێزیستانسی ئەمیتەرەکە کە دەمانگۆ دەبێت قیمەتەکەی زۆر بچووک بێ تا زۆرترین تەزوی پێدا بڕوە، بەڵام لێ دەڵێن دەبێت سێریز ڕێزیستەرەکە قیمەتی زۆر گەورە بێت تا کەمترین تەزوی پێدا بڕوە، واتە هەموو شتەکان تەواو پێچەوانەی یەکترن لە ئەمیتەر و لە ڤۆڵتمیتەر. تەماشاکەن ئەمە سێرکتی ڤۆڵتمیتەرە، ئەوەندە ئەگە تەماشاکەن ئەوەندەی تا ئێرە وەکو ئەمیتەرەکە وایە، واتە تەنها میتەرەکەیە، تەنها کۆیلەکەیە کە سکێڵێکی هەیە لەگەڵ ئینتێرنەل ڕێزیستانسێک، بەڵام دێن لێرە بەرگرێک بە سیریز لەگەڵ دەبەستین کە RSە. لێتان تێکەڵ نەبێ لەو لاش هەر دەمانگۆ RS، بەڵام هەندێک بە RSH ناومان دەینە، بەڵام لێرە RSەکە مەبەستمان RS سیریسە و دیارەشە بە دوای یەک بەسترا لەگەڵی. تەزویەکی پێدا دەڕوە کە IMە، تەزوی کۆیلەکەیە. چۆن قیمەتی RSەکە دیاری دەکەین لێرە، واتە ئەگە بمانەوێت ڕەنجی ڤۆڵتمیتەرەکە دیاری بکەین، بەنمونە دەمانەوێت 10 ڤۆڵتی پێ بخوێنینەوە یان 2 ڤۆڵت، هەر ڤۆڵتێکەکە ئەگەر تەماشاکەین کۆیلەکە بە تەنیا خۆی ڕەنجی ڤۆڵتەکەی چەند میلی ڤۆڵتێکە کەمە، بۆ ئەمە بمانەوێت ئەکستێنشنی ڕێنجی ڤۆڵتمیتەرەکە بکەین، دێن بەرگرێک بە سیریز لەگەڵی دەبەستین وەکو ئێستا. چۆن ڕێنجەکەی دیاری دەکەین؟ بێرە تەماشاکە RS یەکسانە بە R total minus RM، واتە لە نێوانە دوو پوینتە لێرە لە بۆ ئێرە R totalمان هەیە، دەکاتە چ R total؟ دەکاتە RS کۆ RM و RSەکە دەکاتە R total minus RM، کەواتە لێرە مادام R totalم هەیە لە ناو دوو پوینتە ڤیەکەش دەبێتە V range. کاتێک لە چ کاتێک دێتە V range؟ کاتێک ئەو تەزوی بە ناویدا تێپەڕ دەبێت ماکزیمەم قیمەتی بێت کە IFSD-ە، I full scale deflection، کەواتە R total دەبێتە چ؟ V range لەسەر IM لۆ، چکە ئەو IMە دەبێت چ بێت؟ دەبێت IFSD بێت. مادام ڤیەکە V rangeە، V range واتە V full scale deflection، واتە ماکزیمەم ئەو ڤۆڵتی کە دەتوانین پێی بخوێنینەوە، ڕێنجەکەی دەبێت چەند بێ؟ ئەوە دەبێتە V range. IMەکەش چیە؟ تەزوی بە کۆیلەکە دادەڕەوە، بەڵام مادام ئەوە V rangeە دەبێت IMە چ بێ؟
دەبێت ئایەمێکێکسان بێ بە IFSD I full scale deflection اینجا minus RM لێرەدا پێویست دەکات کە فەرق بکەن لە نێوان IM و IFSD IFSD بەشێکە لە IM واتە یەک قیمەتە لە IMەکە قیمەتێکی بەرفراوانە واتە لە سفرەوە دەست پێ دەکات تا ماکزیمەم تەزوو کە دەتوانێت بە کۆیلەکەدا تێپەڕبێت کە IFSDە واتە IFSD تەنها قیمەتە لە IM ئەمە دەکرێت کەمتر بێت لە IFSD بەڵام ناکرێت زیاتر بێت دایمەن ناکرێت زیاتر بێت لە IFSD واتە IFSD ماکزیمەم قیمەتی IM کە بە کۆیلەکەدا تێپەڕ دەبێت کاتە لێرە ئەمە دەتوانین بۆ قانونە RSەکە ببینین لۆ نمونە دەمانوێت ئەم کۆیلە با بڵێن ئەگەر خۆی بە تەنیا ببێ RSەکە بتوانێت 10 ملی ڤۆڵت بخوێنێتەوە بمانەوێت 10 ڤۆڵتی پێ بخوێنینەوە دەیت سەکەین دەین بەرگرێکی لەگەڵ دەبەستین قیمەتی بەرگرەکە چۆن دیاری دەکەین لێرە دەڵێن 10 ئەو ڤیرانژە دەبێتە 10 ڤۆڵت خۆی 10 ملی ڤۆڵت بوو لە ئاسڵدا بەڵام دەیکەنێت 10 ڤۆڵت دەڵێن 10 ڤۆڵت لەسەر IFSەکەی چەندە ئەوە دەبێت دیار بێ زانراو بێ بۆ نمونە با بڵێن 50 مایکرۆئەمپێرە 50 مایکرۆئەمپێردا دەنێم ماینەس RMەکەش هەرزاندراوە کە بۆ نمونە ئەگەر 1 کیلۆ ئۆم بێ 1 کیلۆ ئۆمەکە لێرەدا دەنێم RSەکە دەدۆزمەوە بەهۆی RSە قیمەتەکەی چەند بێ بە سیرز لەگەڵی ببەستین لەو حاڵەتەدا ڕێنجی ڤۆڵمیتەرەکەمان لۆ زیاد دەبێ واتە ئێستا یەک کۆیل دەتوانم هەموەکو ڤۆڵمیتەر هەموەکو ئەمیتەر بەکاری بێنم ئێستا example حالكين we have a microammeter and we wish to adapt it so as to measure 1 volt full scale واتا microammeter هەیە یان بابن کۆیلێکمان هەیە کە بە تەزوەکەی بە مایکرۆئەمپێرە دەمانەوێت کە ڤۆڵمیتەر بەکاری بێنین کە ڤیۆڕەنجەکەی 1 ڤۆڵت بێ The meter has internal resistance of 100 ohm and IFSD of 100 microampere واتە میتەرەکە یان کۆیلەکە internal resistance 100 ohmە و IFSD کەشی 100 مایکرۆئەمپێرە ئێستا پرسیارەکە چییە؟ پرسیارەکە ئەوەیە چۆن بتوانم وای لەکەم 1 ڤۆڵت بخوێنێتەوە واتە RSەکەی چەندە لێرە هانەی گوتی RS ببینەوە بەڵام دەڵێ دەمانەوێت ئەوەی پێ بخوێنێت چۆن جووا دەکەین ئێمە دەزانین ئەگەر بمانەوێت ڕەنجی ڤۆڵمیتەرێک زیادکەین دەبێت RSێکی لەگەڵ بەستین سیریز ڕێزیستانسێک لێرە ئەگەر تەماشاکەین ڕێزیستانسی خۆی 100 ئۆمە واتە زۆکەشی 100 مایکرۆئەمپێرە دێین تێستی دەکەین جاران دەکەین بزانین خۆی بەبێ بەرگر چەند دەخوێنێتەوە بەبێ هیچ بەرگریی لەگەڵ ببەستم بزانم دەتوانێت چەند بخوێنێتەوە 100 مایکرۆئەمپێر کە دەکاتە 0.1 میلی ئەمپێر جاران 100 ئۆم دەکاتە چەند دەکاتە 10 میلی ڤۆڵت 10 میلی ڤۆڵت ئەوە جارانی وەی 10 میلی ڤۆڵت واتە خۆی ببێ هیچ شتێک فول سکیل ڤۆڵتێکی 10 میلی ڤۆڵت دەخوێنێتەوە بەڵام من دەمەوێت 1 ڤۆڵت بخوێنێتەوە کاتە دەبێت بکەم دێم بەرگرێکی لەگەڵ دەبەستم کە RSە قیمەتی RSەکە چۆن دیاری دەکەم واتە V range یان V لەسەر IM ماینەس RM V یەکەم گوتم 1 ڤۆڵتە IMەکەم چەندە 100 مایکرۆئەمپێرە لە فول سکیل دێم دەکەم ئەمپێر دەکات 0.0001 ئەمپێر ماینەس 100 سەدەکە چییە؟ ئینتەرنەل ڕێزیستانسەکەیە RSەکە دەکاتە چەند دەکاتە 9900 ئۆم کە دەکاتە 9.9 کیلۆ ئۆم کەواتە so we connect with PMMC meter a series resistance of 9.9 kilo ohm to convert it to voltmeter کەواتە من دەبێ بەرگرێکی دواییە کە قیمەتەکەی 9.9 کیلۆ ئۆمە لەگەڵ میتەرەکە یان PMMC کۆیلەکە ببەستم بۆ ئەوەی ببێتە ڤۆڵمیتەرێک کە 1 ڤۆڵتمان لەبۆ بخوێنێتەوە ئۆکێ ئەمە بە واجب بێ بۆ خۆتان حەلیکەن بەڵام چ دەڵێ پرسیارەکە دەڵێ a PMMC instrument with FSD of 100 microampere and a coil resistance of 1 kilo ohm واتە PMMC یەکەمەیە کە full scale deflection currentەکەی 100 مایکرۆئەمپێرە و coil resistanceەکەشی RMەکەی 1 کیلۆ ئۆمە
is to be converted into a voltmeter. دمانوية تحويل كيني voltmeter. Determine the required multiplier resistance if the voltmeter is to measure 50 volt at full scale. واتا او ريزيستانس بدوزا وكذا بلقالي ببسين دوي بتوانين 50 فولت بيبخوينه لفول scale. Also calculate the applied voltage when the instrument indicates 0.8, 0.5 and 0.2 of FSD. واتا سرطا دي RS اكيد دوزيه وكبماني 50 فولت بيبخوينينوا في رنجكي دوائي دي دلي آیا فولتێکی چەندە کاتێک سکێڵەکەی لەسەر 0.8 یان 0.5 یان 0.2 لە فول سکێل دیفلێکشنەکەی بێ. ئەمە واجب هۆمۆرک بێت. وەکو ئەمیتەر بە هەمان شێوە دەتوانین ئەمە مولتی رێنج ڤۆڵمیتەر دروستکەین، واتە ڤۆڵمیتەرێک زیاتر لە ڕێنجێکی هەبێ. Voltage range of DC voltmeter can be further extended by a number of series resistance selected by a range switch. Such a voltmeter is called a multi-range voltmeter. واتا دەتوانن چەمبەرگرێک لەگەڵ کۆیلەکە ببەستم بە سیریز، باشە بە سیریز ینی بەرگری سیریز لەگەڵ ببەستم کە ئەکستێنشنی ڕێنجەکەی دەکاتن. ئەمە دەتوانم بە دوو حاڵەت دروستێکم ئەم مولتی رێنج ڤۆڵمیتەرانەوەتە دایرەکت DC ڤۆڵمیتەر مێتۆد بێ یان ئیندایرەکت DC ڤۆڵمیتەر مێتۆد. دایرەکتەکە چۆنە دێم چەمبەرگرێک کە هەریەکیان بەجیا سیریسن لەگەڵ کۆیلەکە بەڵام لەگەڵ یەکتری پارالێڵن ئەم شێوەیە. ئەگەر لەگەڵ ئەوە سویچەکەیە، سویچەکە لێرە بێ R1 تێدا بەشدارە، ئەمە ڕێنجێکی دەبێ لێرە بیبەستم R2 تێدا بەشدار دەکات دووەکەیت کە ئۆپن دەبن، ئەمە R2 بەشدار دەبێت کاتێت ڕێنجێکی تری هەیە، واگەر لێرە بیبەستم R3 تێدا بەشدار دەبێت ئەم دوانە ئۆپن دەبن کە لەم حاڵەتەدا ڕێنجێکی تری دەبێت. واتە ئێستا ئەم ڤۆڵمیتەرە سێ ڕێنجی جیاوازی هەیە. بە هەمان شێوە دەتوانم بە ئیندایرێکتیش بکەم کە چەمبەرگرێک هەموویان لەگەڵ یەکتر سیریسن و لەگەڵ کۆیلەکەشدا سیریز دەبن، بەڵام خاڵی ئاوتپوتیان جیاواز دەبێ وەکو لێرە ئەمە سویچەکەیە سلکتەر سویچ. ئەگەر لێرە بیبەستم تەنها R1 تێدا بەشدار دەبێ، ئەم دوانە ئۆپن دەبن کەواتە ڕێنجێکی هەیە. بەڵام ئەگەر لەگەڵ لێرە بیبەستم R1 کۆ R2 دەبتە ئاری سیریسەکە، R1 کۆ R2 هەردووچیان تێدا بەشدار دەبن. ئەمە مادەم ئاڕەکەی گۆڕە کەواتە ڕێنجەکەشی دەگۆڕێت دەتەوە ڕێنجێکی تر. ئەگەر لەگەڵ ئێرە بیبەستم R1 کۆ R2 کۆ R3 هەرسێکیان بەیەکەوە دەبنە سیریز ڕێزیستانسی کۆیلەکە کە لەم حاڵەتەدا ڕێنجێکی جیاوازتری دەبێت کە سێ بەرگر تێدا بەشداری دەکەن. واتە بە هەردوو شێوە من دەتوانم سیریز یان مولتی رێنج ڤۆڵمیتەر دروستکەم. اوكي هسه دين اكزامبلك لسر مولتي رينج فولتميتر حل دكينو اكزامبلك كدراوا دالي a PMMC instrument with FSD what a full scale deflection is equal to 15 microampere and RM is equal to 1700 ohm. واتا PMMC كويلك معناها ك full scale deflection current كي 50 microampere و internal resistance كشي 1700 ohm is to be employed as a voltmeter with ranges of 10 volt, 50 volt and 100 volt. واتا وكو voltmeter بكارمان هنا كرنجكاني multi range voltmeter مبستم رنجكاني 10 volt و 50 volt و 100 volt. Calculate the required values of multiplier resistor for the circuit of figure 3.16a and b. واتا او سي برگره بدوزره که او سي رنجي پێدروست دەکرێ کە لەو ڕسمانە پیشاندراوە. واتە بە هەردوو شێوازی دایرکت مێتۆد و ئیندایرکت مێتۆد لە هەردوو حاڵەتەکەدا ئایا قیمەتی لێرە بڵێن لەو ڕسمە
لەو ڕسمەیە قیمەتەکانی R1 و R2 و R3 چەند بێ کاتێک هەرێک لەوانە دەلالەت لەم ڕێنجانە بکات 10 ڤۆڵت و 50 ڤۆڵت و 100 ڤۆڵت و بە هەمان شێوە لێرەش ئەگەر R1 ڕێنجی 10 ڤۆڵتمان بداتێ کاتێک لێرە ڕەبتیکەین ڕێنجی 50 ڤۆڵتمان بداتێ و کاتێک لێرە ڕەبتیکەین ڕێنجی 100 ڤۆڵتمان بداتێ. ئێستا دێ هەرێک بەجێ حەلیان دەکەین. Solution سەرەتا دێین دایرەکت مێتۆدەکە هەڵدەبژێرین ئەمە دایاگرامی یان سێرکتی دایرەکت مێتۆدە for range 10 volt واتە کاتێک ڕێنجەکەی 10 volt بێ دێن سویچەکە لەگەڵ ئێرە ڕەبط دەکەین سیلێکتەر سویچەکە واتە R1 بەشدارە لە سێرکتەکە ئێستا کە R1 بەشدار بێ R2 R3 ئۆپن دەبن هیچ دەوریان نابێت لە سێرکتەکە کاتە دێن سەکەین دەڵێن REC1 واتە ڕی سریسی یەکەم کە وەسمان R1 لێرە یەکسان دەبێت بە V range لەسەر IM minus RM V rangeەکە گوتمان چییە؟ گوتمان ڕێنجی ڤۆڵتمیتەرەکەیە کە ڕەنجی دەبێتە چەند لێرە دەڵی بیکە 10 ڤۆڵت کەواتە V rangeەکە دەبێتە 10 IMەکە لێرە گوتمان مادامەوە V rangeە واتە full scale deflection ڤۆڵتجە لێرە IMەکەش دەبێتە IFSD کە 50 مایکرۆ ئەمپێرە ماینەس RMەکەش کە 1700 ئۆمە لێرە 10 ڤۆڵتەکەمان داناوە 50 مایکرۆ ئەمپێر دیکەینە ئەمپێر دەبێتە 0.0005 ئەمپێر واتە 4 0 اینجا 5 دیکە 5 جارە دەتوان ماینەس 5 ئەمپێر لێرە مەحساب بکەین RS یەک دەکات چەند 193.3 کیلۆ ئۆم کەواتە دەبێت قیمەتی ئەو بەرگرە 193.3 کیلۆ ئۆم بێت تا ڕێنجی ئەو میتەرە یان ئەو PMMC کۆیلە ببێتە 10 ڤۆڵت ئەنی لە سەرەتادا خۆی ڤۆڵتەکەی چەند بوو گوتمان چۆن دەزانین ڤۆڵتی چەندە بە هیچ بەرگرێک دێن RM جارانی IFSD دەکەین ئەگەر RM جاران IFSD کردی ئەو ڕێنجەی کە داوا کراوە ئەی بۆ نمونە ئێستا لێرە 1700 جاران 50 مایکرۆ ئەگەر کردی 10 ڤۆڵت پێویست ناکە هیچ بەرگرێک لەگەڵی ببەستم بەڵام ئەگەر لە 10 ڤۆڵت کەمتری کرد ئەو کات پێویست دەکا من بەرگر لەگەڵی ببەستم حتمما ئێستا جارانی بکەین لە 10 ڤۆڵت کەمتر لێ بەرگرمان لەگەڵ بەستاوە ئێستا بینە سەر RE2 واتە کاتێک سیلێکتەر سویچەکە بینینە ئێرە ئەو شێوێت ئێستا لە بۆ ڕێنجی 50 ڤۆڵتەکە کە سیلێکتەر سویچەکەی دەینە سەر RE2 واتە RS2 کە لێرە ناماننا RS2 تێدا بەشداری سێرکتەکە دەکات و R1 و R3 دەبنە ئۆپن چۆن دەتوانین بیدۆزینە بە هەمان تەریقی پێشوو تەنها ڕێنجەکە دەگۆڕین REC2 دەکات V range لەسەر RM لەسەر IM minus RM V range لەسەر IM minus RM V rangeەکە چەندە لێرە دەبێتە 50 ڤۆڵت IMەکەش وەک خۆیەتی کە 50 مایکرۆەکەی RMەکەش وەک خۆیەتی واتە لێرە تەنها V rangeەکە دەگۆڕێ حتمما مادەم V range گۆڕا قیمەتی Rەکەش دەگۆڕێ کە لێرە گەرە حساب بکەین دەکاتە 998.3 کیلۆ ئۆم ئەنی لێرە هەر بەرگێک کە تێدا بەشدار دەبێت دوانەکەی تر دەبنە ئۆپنی هیچ بەشداری لە سێرکتەکە ناکەن لێ تەریقەی دۆزینەوەی بەرگەکان هەمووی وەکو یەکە تەنها ڕێنجەکە دەگۆڕێ لەگەڵ قیمەتی بەرگەکان دەگۆڕێ کە دەیدۆزینەوە سەبێنە سەر حاڵەتی سێیەمیان کە سیلێکتەر سویچەکە بینینە سەر R3 بەم شێوەیە سەینامانە سەر R3 لێرە دێین ڕێنجەکەی دڵێن کاتە 100 ڤۆڵت بە هەمان شێوە RS3 یان R3 is equal to V range over IM minus RM لێرە بە هەمان شێوە IM و RMەکە ناگۆڕێ گوتمان IMەکە چییە؟ ئەمە IFSD-ە چونکە V rangeەکەمان full scale ئەگەر ئەو full scale نەبێ ئەوەش نابێتە full scale مادام V rangeەکە دەڵێن 100 ڤۆڵت full scale
لێ دەبێت فول سکێلەکەدا بنێت کە 50 مایکرۆیەکەیە 100 ڤۆڵت لەسەر 50 مایکرۆ ماینەس 1700 ئۆم دەکاتە 1998.3 کیلۆ ئۆم. ئەوەش هەر سێ ڕێنجەکەی لە چ حاڵەتێک لە حاڵەتی دایرێکت مێثۆد. ئێستا بینە سەر حاڵەتی دووەم ئیندایرێکت مێثۆد کە بەرگریەکان بە سیریز دەبەستین نەک ئەو شێوەیە لەگەڵ یەکتر. ئەوەی لە دەرسمەکە سێ بەرگرمانەیە لەگەڵ سێ پۆینتی ئەو سیلێکتەر سویچە کاتێک لێرە ببەستین ڕێنجەکە کە لە ئێگزامپڵە دەڵێ لێرە بیکە ببتە 10 ڤۆڵت لێرە دەیبەستین دەیکەینە 50 ڤۆڵت لێرە دەیبەستین دەبێتە 100 ڤۆڵت. بزانین چۆن ئەو بەرگرانە تەعاملیان لەگەڵ دەکەین. لە حاڵەتی یەکەم لە بۆ 10 ڤۆڵتەکە وەکو هەمان حاڵەتی دایرەکتەکە هیچ فەرقی نییە کە دەڵێن RS یەکسانە بە ڤێڕێن لەسەر AM ماینەس RN بە هەمان شێوەیەوی 10 ڤۆڵت لەسەر 50 مایکرۆ ماینەس 1700 ئۆم دەکاتە 1998.3 کیلۆ ئۆم. وەکو حاڵەتی پێشوە لۆ چکە دوو بەرگرە ئۆپنە تەنها بەرگرە بەشداری کردێ لە دایرەکت مێثۆدەکەش وا بوو لە حاڵەتی یەکەم کە 10 ڤۆڵت بوو ڕێنجی یەکەم تەنها ئارێک تێدا بەشداری کرد. بەڵام ئێستا کە دێنە سەر ڕێنجی دووەم کە 50 ڤۆڵتە دەگۆڕێ شتێک. ئەو شێوەستە سیلێکتەر سویچەکەمان هێنا ئێرە سێرکەن ئێستا R3 ئۆپنە بەڵام R1 و 2 هەردووچیان تێدا بەشدارن وەکو دایرەکتەکە نییە لە دایرەکتەکە کە دەمێنە سەر دوو یەکەکەش دەبووە ئۆپن بەڵام ئێستا R1 ئۆپن نییە. سێرکەنەکە زولێرەوە بێ بە RM دادەڕۆ بە میتێرەکە بە R1 چیش دادەڕۆ بە R2 دادەڕۆ ئەنجا دێتەوە گراوند کەواتە هەر بەرگرێک تەزووی پێدا بڕۆ دەبێت بەشدار بێت لە ئەناڵایزکردنی سرکتەکە. ئێستا بێم لەوە 50 ڤۆڵتەکە دەڵێم RS1 و RS2 هەردووچیان کۆ دەکەمەوە هەردووچیان حسابی یەک بەرگری لۆ دەکەم ئەو جێکسانە بە V ڕێنج لەسەر AM ماینەس RN هەردووچی کۆکەمەوە تەمەنەوە نەزانراوە بەڵام ئەوە زانراوە کە 1998.3 کیلۆ ئۆم بوو دەکاتە 199300 ئۆم پلس RS2 ئەو لایەش وەک خۆی RS2 دەکاتە چ ئەمە حسابی کەین ئەمە لێرە حساب بکەین جوابێنین ئەو لایە دەکاتە 800 کیلۆ ئۆم RS2 دەکاتە 800 کیلۆ ئۆم بەڵام RS2 بە تەنیاویشم لێ ناکات دەبێت R1 شی لەگەڵ بێ. حاڵەتی سێیەم ئەوەتە ڕەنجی سێیەم کە سیلێکتەر سویچەکە بێنینە سەر ئێرە دەبینین هەر سێ بەرگرەکە تێدا بەشدارن. ئێستا سێرکەن تەزولێرەوە بێ بە RM دادەڕۆ بە میتر R1 R2 R3 ئینجا دەگەڕێتەوە گراوند واتە هەر سێ بەرگرەکە تێدا بەشدارن. دەکەین لێرە دەڵێن RS1 RS2 RS3 ئەو جێکسانە بە ئیکوێشنە واتە هەمووی حسابی سێ ڕێزستانسی لێ دەگرێت پێکەوە کۆی هەر سێشی. ئەم دوانەم هەیە دادەنێم RS1ەکە نەزانراوە ئەو لایەش وەک خۆی تەنها ڕێنجەکە دەبێتە 100 ڤۆڵت اینجا دەبین RS3 دەکاتە 1 مێگا ئۆم واتە دەبی ئەوە 1 مێگا ئۆم بی اینجا ڕێنجەکە دەبێتە 100 ڤۆڵت. ئەم شێوە دەتوانین دیزاینی ڤۆڵتمیتەرێک بکەین بە دایرەکت و ئیندایرەکت کە سێ ڕێنجی هەبێت 10 ڤۆڵت 50 ڤۆڵت 100 ڤۆڵت. ئەگزامپڵێکی تر کە هۆموۆرکە بۆ خۆتان حەلیکەن design DC voltmeter by using direct method with DR7 voltmeter of 100 ohm and full scale deflection of 100 microampere to give the following ranges 10 millivolt 1 volt and 100 volt. واتە ڤۆڵتمیتەرێکم لە بۆ دیزاین بکە بە direct method کە DR7 ڤۆڵتمیتەری تێدا بێ RMەکەی 100 ئۆم بێ IFSD-کەشی 100 مایکرۆئەمپێر بێ ئەو ڕێنجانە بدە 10 ملی ڤۆڵت 1 ڤۆڵت لەگەڵ 100 ڤۆڵت. هەمان پرسیاری پێشووە تەنها لێرە قیمەتەکان گۆڕاون.